ناوی خوای بەخشندە میهرەبان سەلام و ڕەحمەتی خوای گەورە سەر هەموو لایەک بێ. خۆشحاڵین بە دیداری ئێوە بەڕێز و خۆشەویست. ئێمە وەکو لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری دوا بەدوایەوە کە لیژنەیەک سەردانی بەغدامان کرد بۆ بە دواداسوونی پارەی گەنمی جوتیاران و هەندێک بابەتی کەی کشتتوکاڵی پارەی گەنمی جوتیارانی 2014 2015 و 2016 ئێمە بۆ ئەم بابەتە زنجیرەیە کۆبوونەوەمان ئەنجامدا لە بەغدا. سەرەتا لەگەڵ بەڕێز سەرۆک کۆماری عێراق کۆبووینەوە و پاشان لەگەڵ وەزیری کشتتوکاڵ و وەزیری بازرگانی و بەڕێزان سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان و ئێمە سەبارەت بەم بابەتەی پارەی گەنمی جوتیارانی 2014 و 2015 و 2016 لەگەڵ وەزیری بازرگانی ڕێککەوتین لە بەغدا کە ئەم پارەیە شایستە و مافی جوتیارانی هەرێمی کوردستانە، ئەو گەنمە وەرگیراوە بۆ پێویستیشە ئەو پارەی بدرێ. وێمە حتا باسی گوتمان ئەگەر گەنمەکە ماوە هیچ کە بەڕاستی ئەو بێنەوبەرەی بێ ئێمە مەکەن، گەنمەکەمان بدەنەوە ئێمە بۆ جوتیارەکانی خۆمان دەبینەوە. هەر کەس لە ماڵی خۆمان وتی گەنم خوراوە و کۆتایی پێدومە دێک کاکە حەقمانەکە داوای پارەکەی بکەین. ڕێککەوتین لەسەر ئەوەکە ئەو گوتی ئێمە ڕازین ئامادەین ئەم پارەیە بدەین، بەڵام دواتریش دیارە کە سەرۆک کۆمار کە قسەی لەگەڵ کرد لەگەڵ لەلای ئێمە و سەرۆکی ئەنجومەنی نێران قسەی لەگەڵ کرد بە تەلەفۆن تەرجیعیان کرد، گوتی لەگەڵ ئەوانیش ڕاوێژێ دەکەم دواتر لەسەر میکانیزمەکەی ڕێک دەکەوین. ئەم شەو بەڕێز سەرۆک کۆماری عێراق کە وەزیری بازرگانیش لەلا بوو بە تەلەفۆن هەرسێکمان گفتوگویەکمان کرد بۆ ماوەیەک مناقشەی بابەتەی کرا. ئێمە لەگەڵی ڕێککەوتین و مەبەستم لەگەڵ ڕێککەوتین واتە لەگەڵ بەڕێز وەزیری بازرگانیش ئەمڕۆ گفتوگۆمان لەسەر کرد، ڕاوێژمان لەسەر کرد لەگەڵ لیژنەی کشتتوکاڵی خۆشمان. ئێمە ئاوا ڕێککەوتین کە ئەوان وەزیری بازرگانی ئامادەی هەیە کە نیوەی ئەو پارێکە ماوە کە 557 ملیارە نیوەی ئەمە بە یەک دەفعە خرج بکە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان ئی ساڵەکانی 2014 2015 2016 کە زیاتر لە 270 ملیار دەکات. ئەمە گوتمان زیاتر لەو ئەو پارەیە بێ. و بۆ ئەوەی دیکەش ئێمە لەگەڵ وەزیری بازرگانی عێراق لەسەر هێڵ دەبین، گفتوگۆ دەکەین بۆ ئەو بڕێکە دەمێنێ گفتوگۆیان لەگەڵ دەکەین کە بە شێوەی ئەقسات لە ماوەی مانگێک 2 مانگ 3 مانگ نازانین چەند ڕێک دەکەوین لەگەڵیان ڕێکەوین بۆی کە ئەوەی دیکەش بنێرن. واتە ئەو نیوەی کە ئێستا باسمان کرد لەگەڵ ڕێککەوتن موافقەمان کردووە ئەمە بە 1000 بنێدرێ لەم ماوە کورتەدا، ئەوەی دیکە بۆ مانگەکانی ئایندە بێ بچین لەگەڵیان ڕێکەوی لەسەر میکانیزمێکە چەند خرج بکرێ، مانجی چۆن خرج بکرێت، چەند بنێدرێت، چۆن بنێدرێ، ئەمە میکانیزمەکە گفتوگۆ لەسەر دەکەین. بۆ ئەمە ڕێککەوتن بووە. هیواداری وەزارەتی بازرگانی عێراق کە وەکو بەڵێنی بە ئێمە داوە بە حزوری سەرۆک کۆمار ئەم شەو هیوادارین پابەند بێ بە بەڵێنەکەی خۆیەوە کە ئەوە مافێکی جوتیارانی هەرێمی کوردستانە. و من بەڕاستی لێرەشەوە پاش سوپاسکردنی خوای گەورە کە ئەمەی بۆ ئێمە ئاسان کرد لەم سەردانەدا ئەم دەستکەوتە ئینشاڵڵا دەست هاتووە و کۆتایی پێهاتوە ئینشاءڵڵا. ئەم بەڕاستی لێرەشەوە بە پێش دەم کە زۆر سوپاسی بەڕێز سەرۆک کۆماری عێراق بکەین کە هاوکار و پاڵپشتێکی باش بووە. وارووا سەرۆک ئەنجومەنی نێرانی عێراق ئەویش کە لای ئێمە بەڕاستی تەرجیعی کرد و تەلەفۆنی بۆ کرد و لە هەمان کاتدا تەبان ئێمە جێگری سەرۆک ئەنجومەنی نێرانی عێراق و وەزیری کشتتوکاڵ و لیژنەی کشتتوکاڵی خۆمان لە پەرلەمانی عێراق کە جێگرەکەی کووردە و سەرۆکایەتی پەرلەمانی خۆمان کە هاوکار و پاڵپشت بوو بۆ ئەم بابەتە ئێمە سوپاسی ملاک دەکەین ئەو بابەتە. ئێمە تەمان لەگە جنابێژیش دارە ئەویش هەماهەنگی هەر کردووە و ئەمە بەڕاستی لە هەماهەنگیش دەبین بەیەکەوە بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا ئەوەی کەش بەدەست بێنین. سەبارەت بە ئەو کێشەی ئەو دوای جەنابی وەزیر دابەشکردنی پارەکە چۆن بێچۆنی بەڕاستی زیاتر پەیوەندی بە وەزارەتی بازرگانی و دوایی دووقسەدان بۆ دەکات. سەبارەت بە کێشەی ناحیەی سەرگەڕان و گوندی پەلکانە و ئەو گوندانەی دیکە کە ئێستا
شەڕ و گەڕیان پێدەفرۆشرێ ئێمە ئەوڕۆ لەگەڵ نوێنەری جوتیارەکانی ئەوێ کۆبووینەوە پێشوازیمان لێکردن و گفتوگۆمان کرد کە ئێمە بەڕاستی چی بکەین ئەمە کێشەیەکی هەرتەنها ئەو گوندنی کێشەیەکی گەورە و سیاسی ناوچە جێناکۆکانی ئەوەیە کە کێشەی لەسەرا ئێمە باسمان کردمان کاکە ئێمە لە بەغدا هەوڵێکمان داوە لەگەڵ سەرۆکی کۆمار ئەم بابەتەمان باس کردووە لەگەڵ وەزیری کشت و کاڵش ئەم بابەتەمان باس کرد و هاتینە سەر ئەوە کە وەزیری کشت و کاڵ یەکەم لیژنەیەکی خۆیان بە سەرپەرشتی ڕاوێژکارێک و چوار بەڕێوەبەری گشتی بنێرە بۆ هەرێمی کوردستان بۆ لای وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان و بۆ لای لیژنەی کشت و کاڵی هەرێمی کوردستان بۆ بە دواداچوونی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئەمە یەک کۆمەڵە کێشەی کەشە بوو باسمان کرد حتا مەسەن باسی ئەومان کرد کە ئەو گەنمەی کە وەردەگیرێت لە هەرێمی کوردستان زۆر کەمە معقولینی عێراق گەنم لە وڵاتان دەکرێتەوە بەڵام گەنمی جوتیارەی هەرێمی کوردستان وەرناگرێت کە زۆربەی گەنمی عێراق دەکەوێتە بەشی هەرێمی کوردستان کە دەچێندرێت و باسمان کرد کە ئەو پاڵپشتەی کە هەیە بۆ جوتیارانی عێراق بەڕاستی پێویستی بۆ هەرێمی کوردستانیش بێت دیارە بۆ ئەم بابەتانە گفتوگۆ دەکرێت و لیژنەی خۆیان دەنێروە وەزیری کشت و کاڵی عێراق گوتی من لە ماوەیەکی نزیکیشدا خۆشم دێم سەردانی پەرلەمانی کوردستانیش دەکەم و سەردانی وەزارەتی کشت و کاڵیش دەکەم هەر کێشەیەکە بێ ئێمە ئامادەین بەیەکەوە بە گفتوگۆ چارەسەری بکەین بۆیە بۆ ئەم بابەتە ئێمە بڕیارمان داوە کە لیژنەی کشت و کاڵ و ئاودێری بە دواداچوونی زیاتی بۆ دەکەین و لەگەڵ وەزیری کشت و کاڵی عێراق قسە دەکەینەوە لەگەڵ بەرپرسانی خۆمان لە سەرۆکومار بگرە هەتا ئەوانی دیکە ئێمە قسەیان لەگەڵ دەکەین کە پێویستە بینە سەرهێڵ ئەمە چارەسەر بکەن چونکە بەڕاستی ئەمە زۆرێکی لە تعریب و دەرکردنی خەڵکێکی خاوەن ماڵە ڕەسەنە لەسەر مڵک و ماڵی خۆی بەڕاستی یعنی زۆرێک لە تعریب بە سەراحەت بە شێوەیەکی بەزەبر و بەهێز کە ئێمە دژینی و ئێمە لیژنەی کشت و کاڵیش بڕیاریشمان داوە ڕۆژێک سەردانیشان دەکەین نزیکەوە و چی بە ئێمە بکرد لەم ڕوانەوەی ئینشاڵڵا ئێمە پاڵپشتیان دەکەین هاوکار دەبین بۆ چارەسەری بەڵام لەگەڵ ئەوەشدا دەیڵێمەوە ئەم کێشەیەکی گشتیە تەنها ئەم ناحیە و ئەم چەند گوندەیە نییە ئێمە دەگەم کە ئینشاڵڵا چارەسەر بێ فەرموو کاک کەمال لەگەڵ زۆر سپاس بۆ کاک عەبدولستار کە بە تەفسیل باسی ئەو بابەتەی کرد ڕوونکردنەوەی تەواویدا لە حقیقەتدا بابەتی ئەو کێشەیەی مستحقاتی جوتیارانی هەرێمی کوردستان بابەتێکە لە مێژە هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانە خەریکین بۆ ئەوەی مافی جوتیاران بجێڕینەوە و دەستخۆشی لە کاک عەبدولستار و لێژنەی کشت و کاڵی پەرلەمانی کوردستان دەکەین کە ئەم هەنگاوەیان ناوە ئەو بڕەپارەیەی و بەردەوامیش دەبین لە بۆ ئەوەی کە لەسەر خەت بین بۆ ئەوەی تەواوی مستحقاتی جوتیاران وەرگرینەوە ئەو بڕەپارەیەی کە عەبدولستار باسی کرد قرارە لە ماوەی داهاتوودا بدرێتن باس لە میکانیزمی تەوزیعکردنەکەی کرا کە چۆن تەوزیع دەکرێت ئێمە لە وەزارەتی بازرگانی بە شێوەیەک تەوزیعیەکەین کە بە ڕێژە بێ هەموو جوتیارەکان تێدا مستحق بن بۆ نمونە ئەگەر نیوەی ئەو پارەیە کە باس کراوە و بڕیاری لەسەر دراوە بێتن هەر جوتیارە لە قۆناغی یەکەمدا نیوەی ئەو پارەیە کە هەیە وەری دەگرێتن و ئەوەی تریشی کەماوە و جەنابی کاک عەبدولستاریش باسی کرد ئێمە بە هەموو لایەکمان وەک لێژنەی کشت و کاڵی پەرلەمانی کوردستان و چی و ئێمە ژۆک و وەزارەتی بازرگانی لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق لەسەر خەت دەبین بۆ ئەوەی ماویشە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان وەری بگرینەوە زۆر سپاس زۆر سپاس ئەوڕۆکەوەکو لێژنەی بەرگریکار لە جوتیارانی سەرگەڕان و پەرکانە هاتوین بۆ پەرلەمانی خۆمان پەرلەمانی کوردستان و میوانداری کراین لەلایەن لێژنەی کشت و کاڵەوە زۆر سپاسیان دەکەین کۆمەڵێک داواکاریمان هەبوو لەگەڵیان گفتوگۆمان کرد بەڵێنیان پێداینە کە بە دوواداچوونی باش بکەن لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە ئەوەندەی دەسەڵاتیان هەیە و ئەوەی تریش لە ڕێگەی لێژنەی کشت و کاڵی پەرلەمانی عێراقیان لە ڕێگەی ئەو بەرپرسانەی کە لە عێراقەوە هەن زێخۆیەتی لێرە ئەمە هەموو لایەک ئاگادار بن کە منتیقەی سەرگەڕان بەگشتی و گوندی پەلکانە لەژێر هەڕەشە و مەترسێکی گەورەدایە و مەترسی تعریبی لەسرە و بەشێکە لە خاچی کوردستان بۆیە داوا لە هەموو لایەک دەکەین کە بەجددی ئەو کێشەیەمان بۆ حەلکەن لە ڕاستیدا خەڵکی ئەو منتیقەی هەتا ئێستا زۆر ئازایانە و جەسوورانە یەکگرتوانە توانیتیان دیفاع لە خاک و زەوی و خانووەکانی خۆیان بکەن بەڵام هەڕەشە و مەترسیەکە ئەوەندە گەورەیە پێویست دەکا کە حکوومەتی هەرێم بەخۆی بێتە سەرخاتە تاوەکو لە پرۆسەیەکی گشتگیردا لەگەڵ
حکوومەتی عراقی بکەوێتە مفاوەزات و یەکلای بکاتەوە. خەڵکەکە هەتا ئێستا خۆی ڕاگرتیە بە هاوکاری کۆمەڵێک کەس کە جێخۆیەتی لێرە سوپاسیان بکەم ئەویشەوەیە بەشێکی زۆری ئەندام پەرلەمانەکانی عراق بە تایبەتی شەش ئەندام پەرلەمانەکەی کە کەرکووک کە زیاتر تایبەتە بەوان و ئەو دوو ئەندام پەرلەمانە بەڕێزەی خۆمان لە لیژنەی ئەمن و دیفاع بەڕێز دکتۆر ناسر هەرچی و کاک هەرێمی کەمال ئاغا وەزیری عەدل لەگەڵ کۆمەڵێک بەرپرسی تر وەکو مەسوولی مەکتەبی مادەی 140 لە کەرکووک مامۆستا کاکەڕەش ئەوانە هەموو بەڕاستی هاوکار و پاڵپشت و دیفاکەرێکی زۆر باش بووینە و بووینە هۆی ئەوەی کە هەتا ئێستا بەڕاستی ئێمە بتوانین لە سەر خانووەکانی خۆمان لەسەر زەویەکانی خۆمان خۆڕابگرین. هاتوینە بۆ پەرلەمانی کوردستان چکە پەرلەمانی کوردستانیش بە مڵک و ماڵی خۆمان دەزانین وە خوێنمان بۆی ڕۆشتووە هەموو ئەو کەسانێک کە ئێمە لە دەرەوەی هەرێمیشین بەڵام پێمان وایە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەموو کوردەکانە هەموو کوردستانیانە بە ئەرچی وانە بۆیە لەو ڕوانگەیشەوە لەو سۆنگەیشەوە هاتوین داوایان لێ دەکەین کە یارمەتیمان بدەن پاڵپشتیمان بکەن هاوکار بن بۆی کە کێشەی تعریب کۆتایی پێبێ و بڕگەکانی مادە دەستوریەکانی عراق جێبەجێ بکرێت کە لە مادەی 140دا چارەسەری باش بۆ ئەو کێشەیە دۆزراوەتەوە. والله بعدين بعد